هەرم ئاوەیە بەڕێزەکانم کە ئینسان لە قیامەتا لێیە قەومەیە ناڕەحەتە بێ لە ناو گەرمایی قیامەتە لە ناو ڕاڕەحەتی قیامەتە تەسەورەکەی ئاو هەبێ کەسێ بیخواتەوە نەخێر تەسەورەکەی کەسێ قومێ ئاوی دەستکەوێ نەخێر ئەڵین خۆزگە تۆزێک ئاو جلیکانەیە ئاومان لە دنیاوە لەگەڵ خۆمان نابێنایە بەڵام گەرمی خۆرمی لێ بەسەر سەرتەوە دوورە و تۆش ئاو نییە لەو ڕۆژەیە چیەکەیت هەر چاوەڕێی قیامەت تەواو بێت و بگەیتە حەوزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەوەی کە ئێمەش لەوێ تێر ئاو بکە وەکو چۆن لە پەنجەکانی یا سەحابەکانی تێر ئاو کرد بەڵێ ئەو کاتە هەز بە کورسی ئەمە ئەکەین هەز کاتە هەز بە ناڕەحەتی ئەمە ئەکەین کام ئاوە چەند ضەرور بوو بۆ ژیان چەند پێویستمان پێیەتی هەمومان لەو ڕۆژەیە کە لە عارەقی خۆمان ونەبین و ئاوەکە ونەکەین اینجا دەممان وشکە بێت و اینجا چاوەڕێین بگەینە حەوزی کەوسەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جا قڕ بەسەر ئەوانە مەینەتی بۆ ئەوانە و کە بەدەمی وشک بەم حاڵەوە فڕێدرێن ناو جەهەنەمەوە بۆیە ئەهلی جەهەنم کە ئەهلی باش ئەبینەوە داوایان لێ یەکەن ئەڵێن چی ئەڵێن ئەن ئەفیضوا عەلەینا من الماء ئەو مما رزقكم الله ئینسان لە قیامەتا کە سەیری ئەهلی جەهەنەمە کات و ئەهلی باش ئەهلی جەهەنەمە بینن ئەهلی جەهەنەم یەک داواکاریان هەیە شفاعەتمان بۆ بکەن نا نجاتمان بن لە مۆزعە نا باخوا بمان کوژێن نا ئەڵێن ئەفیضوا عەلەینا من الماء تۆزی ئاومان بنێ تۆز لەم ئاگرەیە بووین بە قەرەبرود بووین بە خەڵووس بەڵام ئەهلی باش زۆر بە ئەدەب بۆ جوابیانەیەنەوە إن الله حرمهما على الكافرين ئەم ئاوە حرام کرا لەسەر کافر حەزمانە کە خزمەتتان کەین بەڵام بەداخەوە خوای گەورە زۆری پێدان لە دنیا نعمەتەکەتان نەزانی قەدریتان نەزانی پێتان نەزانی هەر خواردتان و خۆتان پێشت و سیارەتان پێشت و کردانە زێرابەکانەوە و نەتانزانی ئەم ئاوە بەچی بەکارهێنرێ إن الله حرمهما على الكافرين بۆیە بەڕێزەکانم ئەبینی ڕووبارەکانی بەهەشت هەمووی هەر ئاون هەمووی هەر شیرن هەمووی هەر هەنگوینن هەمووی هەر ئاوی تێکەڵا بۆیە لە کاتێکا دەستەگری بەم ئاوە ئەیبینیت چەند شتێکی جوانە ئەم ئاوە سوێر وایە بە کەڵکمان ناهاو شیرین وایە بە کەڵکمان ناهاو تاڵ وایە بە کەڵکمان ناهاو لە کاتێکا ڕەنگیشی تیا وایە بەکارمان ناهاو سبحان الله خی گەورە چ نیعمەتێک چ شتێکی جوانی بۆ دروست کردوین ئەفەڕەئەیتم الماء الذي تشربون ئەو ئاوابین کە یخۆنەوە ئەئەنتم ئەنزەلتموه من المزن ئەم نحن المنزلون ئێمە دامامەزان لە ئاسمانەوەیان ئێوە سبحان الله ئینسان چەندە سەوسانە کە ئەڵێن بربەستەکانی تورکیا و شوێنەکانی ترە گیرێ هەموو ئەم وڵاتە بیر لەوا کاتەوە کە چۆڵی کە اینجا ئێمە بێدیش لەو فرات چی بکەین تۆ بڵێ ئاڵتوونەکەی فرات دەرکەوێت و قیامەت هەستێ کە ئاوی فرات و شکا پێش ئێمە سبحان الله وڵاتانی دراوسێ هاواریان لێ ئێستانە یعنی چەکێکە لە نەوت قورسترە لە بەنزین قورسترە بەڵام ضرورە قەدری بزانین بۆی کە خوای گەورە لێمان نەگرێتەوە ضرورە قەدری بزانین بۆ ئەوەی کە ئەم ئاوە لە شوێنێک و لە ڕۆژێکا بێ بە پیریمانەوە کە ئێمە حسابمان پێ نەکردووە